بۆ قسەکردن لەسەر ڕاگەیەندراوەکەی دەستەی سەرپەرشتیاری لیوای 3 و حوتی تایبەتی هێزەکانی پێشمەرگە نەقیب کاروان زیاد شێخانی ئەفسەری دەستەی سەرپەرشتیاری لیوای 3 و حوتی تایبەت لە ستۆدیۆکانمان لە شاری سێمانیوە میوانی ئەم گەشتی هەواڵەکانمانە کاک نەقیب کاروان سوپاس بۆ ئامادەبوونتان ئەمەوێ بەو پرسیارت دەست پێ بکەم ئەم هۆشداری ئێوە وەکو ڕاگەیەندرا و بڵاوتان کردوێتەوە لە چیەوە سەرچاوەی گرتووە بۆچی گەیشتون بەم دەرەنجامە؟ سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ کەناڵەکەتان کە وەکو خەمخۆری هێزی پێشمەرگەی کوردستان توانیتان داواکارەکان هێزی پێشمەرگەی کوردستان بگەێنن بە جەماوەری خەڵکی کوردستان. دیارە هۆشداری و ئاگاداریەی جەنابی لیوا ئەیوب یوسف سعید فەرماندەی دەستەی سەرپەرشتیاری لیوای 3 و حوتی تایبەت دوای ئەوە دێ کە موچەی هێزەکانی پێشمەرگە بۆ ماوەی 45 شەو 45 ڕۆژ تاخیر کراوە و لە خشتەی دابەشکردنی موچەی وەزارەتی دارایی ناوی پێشمەرگە بە هیچ شێوەیەکدا نەهاتووە کە ئەو موچەی ئەگەر ناویشمان بەهاتایە موچەی مانجی دەی هێزەکانی پێشمەرگە بوو و هەموو لایەک دەزانن هێزی پێشمەرگەی کوردستان تا دوێنێ تا چەند مانجی ڕابردوو بەشداری شەڕەکانی داعشی کردووە و قارەمانەتی هێزی پێشمەرگەی کوردستان لەبەر چاوی هەموو لایەک بووە، هەموو کەسێک شانازی بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە دەکرد. بەڵام دوای نەمانی شەڕەکان و ئاڵۆزیەکان و فشار لەسەر حکومەتی هەرێمی کوردستان دیارە حکومەتی هەرێمی کوردستان خەمساردی نوان لە دابینکردنی موچە بۆ هێزەکانی پێشمەرگە و قوت و ماف و ئیمتیازی هێزەکانی پێشمەرگەی کوردستان. لەم سۆنگەیەوە جەنابی فەرماندە لیوا ئەیوب ئەو بەیاننامە و ئەو ڕاگەاندراوی بڵاو کردەوە بۆی هۆشداری بدا بە حکومەتی هەرێمی کوردستان و سەرجەم حیزب و هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان وەکو ڕۆژانی ڕابردوو ساڵانی ڕابردوو تەماشا بکرێ و سەیر بکرێ بۆ ئەوەی لە ماف ئیمتیازەکانە بێبەش نەکرێت. زۆر باش. تاوکو ئێستا کاردانەوەی لیواکانی تر لە هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە بەرامبەر ئەو ڕاگەیەندراوەی لیوای 3 و حوتی تایبەت ئێوە هیچ یەکێک لە هێزەکانی تر لە لیواکانی تر پەیوەندیان پێوە نەکردوون کە هەمان هەڵوێستی ئێوەیان هەبێت؟ بەڵێ زۆرێک لە فەرماندە و ئەفسەر و برا پێشمەرگەکانمان پەیوەندیان پێیان کردوین، هاوسۆزی خۆیان بۆ ڕاگەاندراوەکەی ئێمە دەربڕیوە، پاڵپشتمانن بە هەموو شێوەیەک لە ئەگەری هەر کارێک ئێمە بیکەین. زۆر باش. ئەگەر هاتوو ئەم داواکاری ئێوە جێبەجێ نەکراوە هێزەکانی پێشمەرگەی کوردستان وەکو چینەکانی تری فەرمانبەرانی هەرێمی کوردستان خرانە سەر سیستمی پاشەکەوتکردنی موچەکانیان، ئێوە چ هەڵوێستێکی ترتان دەبێت؟ دیارە هێزی پێشمەرگەی کوردستان خاوەنی قەرار و بڕیاری خۆیەتی. ئێمەش وەک لەو هێزانەی خۆمان مێژوو و خەڵک شاهدی هێزەکانی ئێمە چیمان کردووە چیمان نەکردووە و جەنابی فەرماندە کاتی خۆی لە سەردەمی شاق یەکێکە لە فەرماندە و پێشمەرگە تێکۆشەرەکان و دانەبڕاوەکان لە شاخ بەرەنگاری ڕژەمی بەعز بۆتەوە توانێتی لە ناو شار چالاکیەکانی خۆی جێبەجێ بکە. ئەمە بڕیارێکی داوە دڵنیاین لە جێبەجێکردنی بڕیارەکەی خۆمان بۆ گەڕانەوەی مافی ئیمتیازەکانی پێشمەرگە و خوێنی شەهیدان و خزمەتکردنی خانەوادەی شەهیدەکانمان، چونکە ئێمە لە شەڕەکانمان بەس هێزەکانی ئێمە نزیکەی 42 شەهیدمان داوە، هێزەکانی ئێمە 200 بریندارمان داوە، قاچی قرتاوە، چاوی کوێر بووە، دەستی قرتاوە. ئەی چێ بێ مافی ئەوانە بداتەوە؟ زۆر باشە. کاک کاروان ئێوە بە کردەی لە ناو هێزەکانی پێشمەرگەی کوردستانان ڕۆژانە ئەیان بینن دۆخی ژیان و گوزەرانی هێزەکانی پێشمەرگە چۆنە و ئایا حکومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست توانیوێتی خزمەت بە هێزی پێشمەرگەی کوردستان بکات چ لە ڕابردووە چ لە ئێستادا؟ بەداخەوە وەکو پێویست حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگەی حکومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست نەیتوانیوە خزمەتی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بکە، هەر لە دابینکردنی خواردن، جێگا و ڕێگا، ئالیات، گواستنەوە، گەیاندنی چەک بۆ وەکو پێویست بۆ شەرگەکان بۆ هێزەکان بەداخەوە نەتوانراوە خزمەتی هێزی پێشمەرگە خانەوادەی شەهیدەکان بریندارەکانمان بکرێ. ئێمە ئێستا ناتوانین سەردانی بریندار و خانەوادەی شەهیدەکانمان بکەین لەبەر ئەوەی شتێکمان لێ هاوکاریان بکەین. ناتوانین بەسەر بەجێ بچینە خزمەتیان. زۆر باشە. دۆخی ئەو کەمەندام و بریندارانەی لە شەڕی نەگریسی داعشدا بریندار بوون یان کەمەندام بوون ئەوەنەی ئێوە ئاگادار بن و بەڕێستان وەکو ئەفسەرێکی هێزی پێشمەرگەی کوردستان دۆخیان چۆنەوە حکومەتی هەرێمی کوردستان هیچ بەدەمەوە هاتنێکیان هەبووە لە چارەسەرکردنی ئێمە وەکو هێزەکانی خۆمان توانیمانە زۆر باشی خزمەتیان بکەین، هێزەکانی تریش بەڵێ خزمەت کراون بەڵام وەکو پێویست نییە کابرا بریندار بۆ قاچی قرتاوە دەستی قرتاوە دەبایە زووتر ئیشی بۆ بکرێت، دەبایە زووتر هاوکاری بکرێت، دەبایە زووتر چارەسەر علاجی بۆ بکرێت بۆ ئەوەی برینەکەی قوڵتر نەبێتەوە ئازارەکەی کەمتر بچێژێ.
زۆر باش ئێوە لە میانی ئەم کاردانەوە و ئەم ڕاگەیەندراوەی ئێوەدا کە هەڕەشەیەوەتان کردووە کە ڕێگە نادەن ئەگەر بەدەم داواکاریەکەتانەوە نەیە حکوومەت ڕێگە نادەن هیچی تر تەنکەرە نەوتەکان لە هەرێمی کوردستانە هاتوچۆ بکەن و ببرێتە دەرەوەی وڵات لە کاردانەوەی حکوومەت وە وەزارەتی پێشمەرگە ناترسن؟ ئێمە پێشمەرگەی کوردین پێشمەرگەی کوردستانین ئێمە پارێزگاری لە خاک و نیشتیمان دەکەین ئێمە نەهاتوین تەحەدا بکەین ئێمە نەهاتوین غەدر لە کەس بکەین ئێمە داوای ماف و حەقەکانی خۆمان دەکەین ئێمە داوای موچە دەکەین داوای شتێشتی زیاد ناکەین لە پێویست بۆ ئەوەی کاردانەوەیش خراپ وەزارەتی پێشمەرگە حکومەت هەرێمی کوردستان بەرامبەرم بگرێتە بەر بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە لە بەرامبەر ئەم ڕاگەیەندراوەی ئێوە تاوەکو ئێستا هاتوونەتە سەرخەت تا ئێستا نەخێر زۆر باشە کاردانەوەکانیشیان نازانن تا ئێستا دیار نییە بەنیازن لە داهاتوودا تاوەکو ئێستا وەڵامیکیان نەبێ ئەگەر هاتوو بەدەمم داواکاریەوە نات ئێوەکو لیوای 3-7 بەنیازی چین؟ نەک ئێمە لیوای 3-7 تایبەتی دەستەی سەرپەرشتاری لیوای سعود تایبەت هێزەکانی تر لیواکانی تر فەرماندەکانی تر ئەفسەرەکانی تر پاڵپشتمانن هاوکارمانن لە هەر شتێکێک بیکەین وەکو چی؟ بەنمونە ڕێگرتن لەو تەنکەرانی کە نەوتەکان دەگوازنەوە کانزاکان دەگوازنەوە ڕێگرتن لە داخستنی مەسفاکان ڕۆژانە هەموو لایەک هەموو کەسێک بە ڕۆژی ڕووناک دەبینرێت تەنکەرەکان نەوت دەگوازرێتەوە ئەو پارەی بۆ چۆ دەچێت گوبرگەکان ئیش دەکا بازی ناوخۆ زیاد کراوە منفەزە سنووریەکان ئیش دەکا پارەکەی بۆ چۆ دەچێت دەوترێت کە لە ماوەی ڕابردووتە پێشمەرگە دێرینەکان ئەوانەی کە خاننشین کراون چەندین جار هاتنە سەر شەقام ناڕزایەتیان دەربڕ هیچ یەکێک لە داواکاریەکانیان جێبەجێ نەکرا پێتان وایە ئەم داوای ئێوە جێبەجێ بکرێت؟ ببورن وەڵام من ناتوانم لەسەر بەڕێزیان پێشمەرگە دێرینەکان قسە بکەم نازانم ئەوان خۆیان دەزانن بەڵام وەکو نمونەیەک ئەوان داواکاریەکان تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە لەوانەیە چەند خاڵێک جێبەجێ کرابێ من و تۆ نەیزانین زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز نەقیب کاروان زیاد شێخانی ئەفسەری دەستەی سەرپەرشتیاری لیوای 3-7 تایبەت لە سوودەکانمە لە شاری سێمانیەوە وەڵامی پرسیارەکان ئێمەدایەوە زۆر زۆر سپاس.